سڵاوتان لێبێ ئێستا باس لە خراپترین خواردنەکانەکەین کە ئەکرێت بیدەن بە منداڵەکانتان. زۆر جار باوک، دایک، مام، خاڵ، باپیر، نەنک، پور ئاوا سەرفی شوکەما بە پڕە لە دیاری بۆ مناڵەکان. ئەم زەرفە کەسم بۆ ئامادە کردوون پڕە لەو خواردنە خراپانەی کە تەندروستی دەمودان و تەندروستی گشتی لەشی مناڵەکانتان نەخاتە بەر مەترسیەوە. بریتین لە چی؟ زۆرترش کە خەڵگەی ترێ لە نرخە هەرزانە و مناڵ زۆر زۆری حەز لێکە بریتێ لە خواردنەوەی گازی، یانێک کە لەناو خەڵکا پێ وترێ ساردی. هەموو جۆرەکانی ساردی بە 7 ئەپ، بە دیۆ، بە میرەندا، بە کۆکاکۆلا، بە پێپسی، هەموو جۆرە خواردنەوە گازەکان ئەمانە تەندروستی دەمودانی مناڵەکانتان نەخاتە بەر مەترسیەوە. بە هیچ شێوەیەک ئەگەر مناڵێکتان خۆشەوێت ساردی بە دیاری بۆ مەکڕن. هەر کاتێک میوانتان نییە خواردنەوەی گازی مەخەنە سەر سفرەکانتان. پێویست ناکات لەسەر سفرەکانتان خواردنەوەی گازی هەبێت. لەبری خواردنەوەی گازی دەتوان ماستا و دۆ دانێن کە ئەمانە سوودی تەندروستی زۆرە و زیانیشی نییە. ئەم ساردانە پڕن لە شەکرەکە ترشاوە لەناو ساردەکەیە و دەمودانی مناڵەکە خەتە بەر مەترسیەوە. ئێسکی مناڵەکە خەتە بەر مەترسیەوە. هەمان قسە بۆ گەورەش ڕاستە. زۆر جار لەگەڵ ساردیا چیەک ڕێ بۆ مناڵ؟ جبزی پەتاتە. جبزی پەتاتە هیچ بەهایەکی خۆراکی تیان نییە. لە ڕۆنا سوورەکرێتەوە. سوورکردنەوەکە لە ڕۆنا دەکرێت ببێتەوەی لە داهاتووە ئەم جبزە پەتاتی ئەم ڕۆی دێ بە مناڵەکە و لە داهاتووە تووشی شێرپەنجەی بکە. هەموو جۆرەکانی شێرپەنجە لەبەرەوەی قەچاندن لە ڕۆنا ئەگەری تووشبوونی مرۆڤ بە شێرپەنجە زیاد دەکات. تکایە جبزی پەتاتە مەکڕن بۆ مناڵەکانتان. جگە لەوانە کە باس کرا نوقم، لەبەرەوەی نوقم هەمووی شەکل و ڕەنگە لەناو دەمی مناڵەکە زۆر بێنێتەوە دانەکانی کلۆرەکە. جگە لەوە شەکری کڵۆ، زۆر جار لە انتباهی شەکری کڵۆ ئایا بە مناڵ ئەڵێ با مناڵەکە گەورە بێت. هیچ مناڵێک بە شەکری کڵۆ گەورە نابێت. شەکری کڵۆ تەنها شیرینیە و تەنها وزەیە، هیچ بەهایەکی خۆراکی تێدا نییە. جگە لەوانە کە باس کرا مژمژە یاخود مەساسە، ئەمانەش دیسانەوە بریتین لە شەکر و ڕەنگ و ئاو. مانەوەی لە دەمی مناڵەکەیە تەندروستی دەمودانی خاتە بەر مەترسیەوە. تکاتان لێکەن ئەگەر مناڵەکانتان خۆشەوێت ساردی و نوقڵ و شەکری کڵۆ و مەساسە و جوبزی پەتاتان بە دیاری بۆ مەکڕن. لەبری ئەوە میوەی خوا زۆرە، نرخی هەرزانە، بەهای خۆراکی بەرزە. مۆز، پرتەقاڵ، لاڵەنگی، ئەنەناس، هەنار، سێو، ئەم هەموو میوە لە بەردەستایە ئەوانە پڕن بە دیاری بۆ مناڵەکان. دایکەکان کە ئەچنە دەرەوە جەنتاکانتان پڕکەن لە میوە، پارچەیە دوو پارچە میوەی پێ بکەن بۆی کە تەندروستی مناڵەکانتان خراپ نەبێت. دەمودان و ئێسک و مێشک و لەشی مناڵەکانتان تەندروست بێت. ڕێز و حورمەتی دکتۆر ئەبوو ساڵح جاف قبول فەرموون.